هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی باڵەکایەتی لە سنووری پارێزگای هەولێریش ناڕەزایەتیەکان بۆ داواکردنی ماف و خزمەتگوزاریە سەرەتاییەکان فراوان بوون و لە ژمارەیەک شوێن خۆپیشاندان بەڕێوە چوو. لە گەڕەکی کوورانی عەنکاوە هاوڵاتیان هاتنە سەر شەقام و لە سنووری ناحیەی کەورگۆشتیش خۆپیشاندان بەڕێوە چوو. مافپەروەرێکیش دەڵێت ئەم حکوومەتە شکستی هێناوە و ناتوانێت سادەترین مافی هاوڵاتیان دابین بکات. حکوومەتێکی فاشلی بە هەموو مەعایرێک، بە هەموو پێوەیەک، بە هەموو لێکدانەوەیەک، بە هەموو شیکارێک اینجا هاتووی لە سەروی ئەوەی کە ڕاتبت پێ نادێت، خزمەتگوزاریەکان پێدابین ناکرێت. تەواوی ئەو خزمەتگوزاریانە بە دەقات و پازدەقات و سەدقات بە خەڵک دەفرۆشیەوە. لە کاتێکدا کە موچەم نادێ بەڵام غەرامەکە دەبێت لە کاتی خۆی دێمۆردەگری کاکەتەوە بۆ موچە لە کاتی خۆی نادێ تا منیش غەرامە لە کاتی خۆی بدەمێ. لە سەروی هەموو ئەوانەشەوە اینجا هەر قسێک بکە ئێمە زاشین، هەر قسێک بکەین ئێمە بەکرێکی رای وڵاتانی بکەین، هەر کەسێک قسە بکە ئەوە جێبەجێکاری ئەجێندایەکی ئەجنەبیە. کاکە ئەگەر ئەجێندای ئەجنەبی لەگەڵ ئەوەیە کە من ماف و ئازادی بۆ ملەتەکەم بۆ کوردستان مەیسەر بێ و فەرەهەد بێ، کاکە من خاوەنی ئەجێندایەکی ئەجنەبیم. کاکە ئەگەر جاشایەتی ئەوەیە من دیفاع لە ماف بکەم، لە موچە بکەم، لە ئاو بکەم، لە کارەبا بکەم، کاکە من بە سەربەرزیەوە جاشم. سەرباری بەکارهێنانی تونند و تیژی و ترس و تۆقاندن، بەڵام خەڵکی ناڕازی بوێرانە سوورن لەسەر دەربڕینی ناڕەزایەتی و داواکردنی مافەکانیان. پارێزەرێکیش دەڵێت کۆمەڵگا ئەو دەسەڵاتەی ناوێت و دەبێت مەمنونیش بێت کە خۆپیشاندانی ملیۆنی نەکراوە. ئەو دەسەڵاتە لەوە دەترسێت کە خۆپێشاندان ببتە هۆکاری لە ناوچوونی لە ناوبردننی تێدەگەی لە کۆمەلگاکەی دەترسێت کە و کۆمەلگای ئەوی ناوێ و کۆمەلگای دژی با بڵێن ئەو حکوومەتەیە کە ئێستا برسی کردیا هەر لەبەرەوەی یعنی ئەو تونند و تیژی و دەستگیرکردن و حتا حاڵەتی کوشتنیش لە بۆ دەگەڕێتەوە کە دیفاع لە دزی و با بڵێن ئەو خراپەکاریانەی بکە کە لە ڕابردوودا هەی بووە. ئیشی ئاسایش و با بڵێن پۆلیس و هێزە چەکدارەکان نییە هاونیشتیمانی خۆی شەهید بکە. ئەوە کارە ساتەکی زۆر گەورەیە کە لە هیچ وڵاتێک ڕووی نەدایە. لە سەرتاسەر یاریمی کوردستان دەنجی ناڕەزایەتی دژی چەوساندنەوە و ستەمەکانی جوود حزبی دەسەڵات بەرز بۆتەوە. هاوڵاتیان سوورن لەسەر داواکردنی مافەکانیان و بازنەی ناڕەزایەتیەکانیش لە فراوانبوونی بەردەوامدایە. هەر بۆیە هۆشداری بە دەسەڵات دەدرێت کە بەزووی بەدەم داواکاری خەڵکەوە بێت تا لەم دۆخاستیارەدا کار لە کار نەترازاوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.